سڵاوتان لێبێت لەگەڵ دەستپێکی جەنگی ئیسرائیل ئەمریکا بۆ سەر ئێران ڕاستەوخۆ نرخی دۆلار زێر بەرز بوونەوە. هەرچەندە ئەمڕۆ بازارە داراییەکان بۆرسا لە پشودان مامەڵەکاران چاودێری دوایین پێشهاتە سیاسیەکان دەکەن. وەک باسم کرد نرخی دۆلار بەرزبوونەوەی تۆمار کرد، نرخی زێر بەرزبوونەوەی تۆمار کرد، لە بەرامبەردا دینار دابەزی و تومان داتەپی، نرخی نەوت بەرز بووە. من دەمەوێت لەسەر تازەترین نرخی دۆلار لە بازارەکانی هەرێمی کوردستان قسە لەگەڵ مامەڵەکارێک بکەم زین دۆلار بە چەند ئێمام کەوە سڵاو دەوێت. بەخێر بێنسەر چاومیان پێمان بڵێ ئێستا ڕەوشی دۆلار دینار لە چاستی وڵا پێشکی بەخراتنتانەکەی مرۆ بۆرسە نییە بۆرسە هەولێر بەعام بەس بۆرسەکانی بەغدا و سلێمانیوانە ئێمە گەمان لێ حسابی 56 ئەوانە بکە ئەم دەقەوایەت نەدەین بە 55 دەکڕینەوە لێستا ینی کەواتە بە 55 و 56 بەڵە تقریبن ئەو ئەم دەقە پێش ئەم گرژیانە بە چەند بوو؟ وڵی پێنجشەمە بە 300 کەمتر بوو ینی 53 کەمتر بوو 1950 بوو ئاوا بوو. تومان لە چه ئاستێکدا؟ وڵی تمەن ئیمڕۆ حواڵە نەما ئەوە تومەنی ئێرانیە حواڵن نەماوە ئێمڕۆ کە ئیمڕۆ حواڵە نەماوە چونکە ئەتەرنێت نەما لە ئێرانم بەیان سعات نۆ بە بێ ئەو لێدانانەی کە ئیسرائیل گوایە لە ئێرانی داوانە ڕاوەساوە. وەکو مامەڵەکاران پێشبینی چی دەکەن؟ وڵی پێشبینی چییە؟ زروفی شەڕ و ئالۆزی زۆر تەسیل لە حسابی داراییەکە دارایی ئیمڕۆ دۆلاری ئەمریکی فاکتەرێکە لەو فاکتەرانە لە عێراق ئیشی پێ دەکرێت ئەگەر بێ و خوانەخواستە کێشەکە عێراق بگرێت تۆ یان ڕۆژەڵاتی ناوەڕاست ئەو شەڕە درێژ بخایانێ بە قەنەعاتی من وەرەقا گرانە بێ یعنی ئەوە بەدەستی ئەمە نیە ینی شتەکە ئێستا خواست لەسەر دۆلار هەیە حالی حاضر لەو خەڵکم دەقە دەترسێ خەڵکێت قەردارە مەجبورە بێ بکرێتەوە دەترسێ پێرێ بە سێ بوویسە بۆ بە شەش ینی هەموو دەفتەرە دۆلار دوو وەرەقەی چۆتە سەر. باشە وەکو ئەزممویەوە ئەگەر پێشنیازێکی برایانە بۆ خەڵک بکەیت چی دەڵێ؟ واللهی ئیمڕۆ ناتوانانی تۆ بە خەڵک بڵێ مەی کڕیان بکرا یعنی بەڕاستی تۆ ناتوانین سەرە لە خەڵک دەی من تحملی مەسولیەتی خۆشم پێ ناکرێنە خەڵکێکی فەقیر لەو شارە کەمێک پارەی هەیە بیدا بە دۆلاران دۆلارەکەی فرۆشێ ناتوانین تحملی مەسولیت ناکرێ ینی شتێک نییە تۆ بتوانانی تحملی مەسولیت بکەیت ینی ئەوە ڕستی ئینسانە. ئەوەی پێتان وایە ئەگەر شەڕ درێژە بچێشێ دۆلار ڕایکی لە هەموو دنیا شەڕ لە هەر شوێنە درێژەی کێشابێ دراوی ئەو منتیقە دراوی ئەو شارە ئەو ئەفو ئەو وڵاتە بەرەو داڕمان چووە چونکە شەڕ هەر شەڕە ینی یاخوا ماڵێن لە عێراق تێک نەچێ عێراق دوژمنی زۆرە عێراق وەعزی باش نییە لە ناو خۆشی باش نییە. زۆر باشە دەست چاڵ خۆش سپاس بەخێر بڵێ ئەمە دوای نرخی دۆلار دینارە کە 100 دلار بە 156,000 دینار مامەڵەی پێوە دەکرێت وەک شارەزانیش باسی لێوە دەکەن سیاسەکان باسی لێوە دەکەن بەشێکی هۆکاری بەرزبوونەوەی نرخی دۆلار لە عراق پەیوەندی بە دۆخە سیاسەکەی عراقشەوە هەیە بۆ نمونە لە ئێستادا ئەمریکا کە خاوەن دۆلارە مامەڵە و سیاسەتی عراقی لە ئێستادا بەدڵ نیە داوا دەکات کە ئەو بەربژێرەی بۆ سەر وەزیران کاندید کراوە نوێنەوەی مالێکی ئەگەر بێت و لە پۆستەکەی بکشێتەوە ڕەنگە دۆخی دینار باش بێ بەڵام بە پێچەوانەوە گەر بێت و عراق لە گوێی ئەمریکادا نەبێ ڕەنگە پێشهاتی خراپتر ڕوو لە عراق بکەن و بە تایبەت دۆلار دینار کار ڕاستەخۆ پەیوەندی بە ژیان و ژێوی خەڵکەوە هەوێ بە بازاڕەوە هەیە بۆیە لە ئێستادا بازارە داراییەکان هیچ سەقامگیر نین و پەیوەندی دارن بەو گرژی و ئاڵۆزی و شەڕی کە لە ناوچەکەدا هەیە ئەگەر بێتەوە شەڕ درێژە بکێشە بێگومان ڕەنگە دۆخی دینار لە عێراق باش نەبێت. ئەمە دوایین زانیاری بوو سەبارەت بە نرخی دۆلار لە بازارەکان هەرێمی کوردستان.